شعباسی کەبیر نمونە حەوت. شعباس و قەڵای دمدم 1970 کۆچی. باسی سەرپێچی و لاساری ئەمیرخانی برادۆست و چوونی جەنابی ئەعتیمادالدەولە بۆ مەڵبەندی ورمێ و گەمارۆدانی قەڵای دمدم و چلۆنایەتی کارەسات و ڕووداوەکانی. بەسەراتی ئەمیرخانی چولاق بۆ هەموو کەس دەبێ ببێ بەپەند. ئەو کەسەی بە دوای قسەدا دەگەڕێی تاوێ گوێڕا دێرە تا بەسەرهاتی ئەمیرخانت کە لە عەشیرەتی برادۆستی کورد بوو بۆ بجێڕمەوە. لە سەردەمی شای بەهەشتیدا قەراتاجناوێکی کورد لە ڕیزی شاپەرستان و خزمەتکاراندا بوو بەسەر تەرگەوەڕ و مەرگەوەڕەوە کە بە مەڵبەندی ورمێوشنەوە نووساوە ڕادەگەشت. پاش نەمانی شای بەهەشتی کە ڕۆمێکان مرخیان لە ئازەربایجان خۆش کرد، ئێل و عەشیرەتە کوردەکانی سەربەم دەوڵەتە بایاندایەوە و لەگەڵ ڕۆمێکان کەوتن. شاه محەممەد ناوێک لە میرزادەکانی برادۆست بە فەرمانی خوندکاری ڕۆم کرا بە مەزن و خاوەندە سەڵاتی برادۆست. ئەمیرخان سەری بۆ دانەنەواند و ملی بۆ ڕانەکێشا. هەردەما لەگەڵ یەکێک لە ئەمیرە گەورەکانی کوردە کەوت. ماوەیەک لەکەن عومەربەگی حاکمی سۆران ڕایبوار. لە شەڕێک کە عومەربەگ لەگەڵ دوژمنەکانی کردی، ئەمیرخان دەستێکی لە ئانیشکەوە پەڕی، ناوبانجی بە ئەمیرخانی چولاق ڕۆیشت. لەو ساڵەدا کە ئاڵای بەرزی پادشایی لە ئازەربایجان دەشەکا و شابە و پێوقەدەمە پیرۆزەوە بۆ داگیرکردنی نەخچەوان و ئیرەوان دەیاژوا، ناوبراو هاتە بەردەرکی بارەگای پادشایەتی و خۆی بە شاپەرست و خزمەتکار نیشاندا. خاوەنشکۆ ئاوری ڕەحمەتی لێداوە. مەزنایەتی و دەسەڵاتداری تەرگەوەڕ و مەرگەوەڕی پێبەخشی و نازناوی خانیدایە و سەری بەرز کردەوە. مەڵبەندی ورمێ و شنۆی کە سەر بە ئازەربایجان و لە سەردەمی شای بەهەشتیدا لەژێر فەرمانی یەکێک لە گەورەکانی قزڵباشدا پێ ئەسپارد. لەسەر فەرمانیشا وەستا زەڕەنگەرەکان دەستێکیان لە زێڕی سوور دروست کرد و بە گەواهیرات و مرواری بە نرخ ڕازاندەوە و لە باسکیان بەست. چونکە ئازا و مەرد بوو، خاوەنشکۆ زۆری ڕوودەدایە و گەلێکی چاکە لەگەڵ دەفەرموو. ئەویش دەستی خزمەتکاری لەسەر سنگی دانا. لە سایە دڵسۆزی و چاوەدێری خاوەنشکۆدا ڕۆژ بە ڕۆژ بە پەیژەی مەزنایەتیدا چووە سەر و لە هەموو هاوشانەکانی خۆی تێپەڕاند. چەند ناوچە و مەڵبەندی لە ئەمیرەکانی کوردی سەر بە ڕۆم ئەستاندەوە و سەروڵاتی خۆی جێڕان و بەو جۆرە لە نێو ئەمیرەکانی کورد بە پایەبەرزی و لەشکر زۆری ناوبانجی دەرکرد. زۆر لە خێڵەکان و لە ئەمیرزادەکان لە دەوری هاڵان و خزمەتی ئەویان ڕەچاو کرد. هێندەی پێنەچوو هەواوفیز لە سەریدا و لە خۆبایی بوو. لەو کاتەدا کە جغال ئۆغلی لەشکری بۆ ئازەربایجان کێشا و شەڕ لە دەوروبەری تەورێز قەوما، لەگەڵ ئەوەشدا کە زۆر لە شەڕگە نزیک بوو، خۆی بوارد و نەهاتە مەیدان و بە حزوری خاوەنشکۆ نەگەیشت. پاش کاندن و تاراندنی جغال ئۆغلی لەشکری زاڵبوو لە ناوچەی سەڵماس خستی. ئەویش بە دیاری و ژوانەوە هاتە بارەگا. لاواندراوە و کەم خزمەتی و خۆبواردن و نەهاتنە مەیدانی بەڕوودا نەدراوە. بۆ ئەوەی درودۆنگ نەبێ، ئەو ئەمیرەکانی کورد کە وەحشیترین تیرەی ئینسانن دڵخۆشی درانەوە و چاکەیان لەگەڵ کرا. مەرەخەس کرا کە بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی. بەڕواڵات خۆی لە ریزی خزمەتکاران دادەنا، بەڵام لە بنەوە لەبەر تەعەسسوبی مەزەبی و پیسی دەروون لەگەڵ قزڵباشی دەوروبەری خۆی دوژمنانە دەجوڵاوە. هەوای سربەخۆی و سەرڕۆی لەسەریدا بوو. ئەوەندەی بروس ئەستان کە خەریکی ئاوەدانکردنەوەی قەڵایەکی گەورە و قایم بێ. بە بارگای دەوڵەتی ڕاگەیان کە قەڵای ورمێ بنکۆڵ بووە. هەرسی هێناوە خۆڕا ناگرێ و بۆ ئەوە نابێ پشتی پێ ببەسترێ. ئەگەر ئیزن بفەرمونون، بناغی چواردیوارێک لە شوێنێکی لەباردا دەڕێژم. خاوەنشکۆ کە هەر ڕواڵەتی ئەوی دەدی و ئاگای لە دەرونی نەبوو ئیزنیدا. ئەویش لە سێ فرسەخی شاری ورمێ لەسەر چێوێکی هەرە بەرز کە کەوتۆتە بەشی تەرگەوەرەوە بناغی قەڵایەکی قایمی داڕشت. لە نێو کورداندا باوە دەڵێن لە پێش ئیسلامدا لە زمانی ساسانیەکان ئەکسارەدا هەر لەو شوێنە قەڵایەگە بووە کە پێی گوتراوە دمدم و دەستدرێژی ڕۆژگار خاپور و وێرانی کردووە. پیربۆداخان ئەمیری ئەمیرانی تەورێز کە پیاوێکی بە ئەزمون و وشیار و کارامە بووە، لە جوڵانەوەی دوژمنانەی ئەمیرخاندا نیشانەی کە لەوە کێشی و ملهوڕی بەدی کرد. بۆیە بە بارەگای پیرۆزی ڕاگەیان کە ئەمیرخان لە ڕێگای ڕاستی لای داوە و هەوای سەرپێچی و لاساری کەوتۆتە سەر و بناغی ئەو قەڵا بەرز و قایمەی بۆیە داڕشتووە کە لە ڕۆژی پێویستدا بەکاری بێ. ئەو غوڵامە دروستکردنی ئەو قەڵایە هیچ بە قازانجی دەوڵەت نازانم. فەرمانی پیرۆز بەم جۆرە بەڕێکراوە: بۆ خۆت ئەمیری ئەمیرانی ئەو سنوورەی، ئەگەر ئەو قەڵا دروستکردنە بە قازانجی دەوڵەت نازانی، پێشگیری لێ بکە. پیربوداخان لەسەر فەرمودەی شا پیاوێکی باوەڕپێکراوی ناردەکن ئەمیرخان و پیر ڕاگەیان کە ئەو لە ریزی ئەمیرە مەزنەکانی شادا حساب دەکرێ و پەروەردەی دەستی خاوەنشکۆیە و لافی پاشی و بەندەی لێدەدا. هەرچەند شای عالەمپەنا ئەو پەڕی متمانی پێ هەیە، بەڵام بۆ قەڵا دروستکردنەی ئەو زمان پیسان دەکرێتەوە. ئەگەر ئەو قەڵایی لە ترسی پەلاماری ڕۆمیان دروست دەکا، ئەگەر ڕۆمیان بێنە ئەو وڵاتە هەتا قەڵای قایم و گەورەی وەک قەڵای تەورێز و ئێرەوان لە نێویدا بێ،
ڕوو لە قەڵای واناکەن و ئەگەر ترسی لە ئەمیرەکانی کورد بێ ئەگەر ڕووداوێک بقەومێ ئێمە غوڵامانی بارەگای شا کە پاراستنی ئەم سنوورەمان لە ئەستۆیە چۆن دەتوانین خۆ بنگخێنین. ڕەنگ بێ هەر ئەو عاشورە کۆنەی ورمێ بۆ ئەو بەس بێ وا باشە کە دەست لەو قەڵای هەڵبگرێ و زمانی پیاوخراپان لە خۆی نەکاتەوە و ئەو ئامۆژگاریە دۆستانی ئێمە کە قازانجی ئەوی تێدایە لە گوێ بگرێ و خۆی نەکاتە نیشانەی بوختان و دەمگۆی ئەو تۆ کە بۆنی لاساری و دووبەرەکی لێبێ. بەڕاستی ئامۆژگاریەکی دۆستانە و دڵسۆزانە بوو، چونکە بە پشت ئەستوری ئەو قەڵایە بوو کە تووشی ئەو چارە نووسەڕەشە هاتوو ئەوەی پێگەیی کە دەبوو پێی بگا. بە کورتی ئەمیرخان هەرگوێ نەدا ئەو قسانە و پیاوەکەی پیربوداخانیش بەدەستی کوردەبرا دۆستیەکان کوژە. قەڵایەکی یەکجار قایم و گەورەی دروست کرد و ئازوقە و چەک و چۆڵی کێشاوە نێو قەڵاکەوە. ئەو جار لە ورمێدا ڕای گوێز بۆ ئەو قەڵایە. ڕۆژ بە ڕۆژ قەڵاکەی قایمتر و ئامرازی قەڵاتداری پەرداختر دەکرد و لە ڕاستیدا هۆی چارە ڕەشی و لێقەومانی خۆی زیاتر پێک دێنا و کاری ئەوتوی دەکرد کە بە هیچ بارێک لەگەڵ پاچی و یەکڕەنجی یەکیان نەدەگرتەوە. بۆ نمونە خان عەبداڵی موکری برای شێخ حەیدەر کە لە خاوەنشکۆ یاخی بوو لە ترسی هێزی لەشکر لە هیچ شوێنێکی وڵاتەکەی خۆیدا حەجمین و حەوانەوەی نەمابوو بە خۆی و 20 کەس لە دەست و پەیوەندەکانیەوە پەنای بۆ هێنا و ئەمیرخانیش پەنایدا و کردی بە هاودەم و هاونشینی خۆی. بەڵام بە فێڵ و ڕێوی بازی پیاوەکانی خۆی دەناردە دەرگای عالم پەنا و خۆی بە فیدایی و یەکڕەنگ نیشان دەدا. لە کاتێکدا کە جەلالەکان ناردرانە کوردستان فەوجیشیان لەگەڵ نێردرا، پیربوداخانیش سەرکردەی ئەو لەشکرە بوو. ئەمیرخان کە و خەبەرەی بێ بە دەوڵەتی ڕاگەیان نێوانی من و پیربوداخان خۆش نییە و قسەی خراپ لەبارەی منەوە بە عەرز دەگەێنێ. حەوانەوەی من لە نێو لەشکرێکدا کە ئەو سەرکردەی بێ کارێکی زۆر گران و ئەستەمە. بۆ دڵڕاگرتنی ئەو ئەم فەرمانە بە قەڵەم داهات. لەبەر خاتری ئەو پیربوداخان ئەو کاری لێ وەرگیراوە و لەجێ ئەو حەسەنخانمان تاعین فەرموو کە لە ئەمیرەکانی عێراق و پیاوێکی پاک و سەر و ڕووخۆشە و بۆ حاڵەشەوە ئەگەر بۆ خۆی ناتوانێت لەگەڵی کەوێ یەکێک لە کوڕەکانی و ڕدێنسپێکی کارامە و 200 کەسێکی لەگەڵ بخا. بایەک ڕەنجی و دڵپاچی ئەو بۆ ئەمیر و حاکمەکانی کورسور بێتەوە و خانەنشینی ئەو بە خۆبواردن دانەنێن. ئەمیرخان سەرڕای ئەو هەموو دڵسۆزی و مداراییەوە کە لەلایەن خاوەنشکۆ لەگەڵی کرا هەر لەسەر لاساری و سەروەری خۆی ڕۆشت کە حەسەنخانی ئیستاجلو و گەورەگەورەکانی قزڵباش لە مەراغە گەیشتە محەممەد پاشا و جەلالیەکان بەرەو خزمەتی خۆیان کەوتنە ڕێ بە ئەمیرخانیان ڕاگەیاند لەسەر فەرمانی پیرۆزی خاوەنشکۆ ئەگەر بۆ خۆی لە توانای دانیە بێ چەند پیاوی باوەڕپێکراوی خاوەن ئەزمون کە لە چاک و خراپی کوردستان و ڕێگاکانی ئاگادار بن و ڕەوەی بکەون پرسیان پێ بکرێ و بۆ ڕاوێژ لەگەڵکردن بشێن ساز بکە و بنێرێ. ئەمیر چەند پەڵپ و بیانووی گرتن. کورتەی بیانۆکانی ئەوە بوو تیرەی جەلالی لا پرسەن و نەگونجا و باوەڕپێ نەکراون. با گەورەکانی قزڵباشیش دەگەڵ بن، من ناتوانم لەگەڵ لەشکرێک بکەوم کە 7,000 کەسی جەلالی دەگەڵی بێ. ئەوان لە هەر ڕێگایەکەوە دەیانوێ بڕۆن، منیش لە پاشان هێندێک کەس بە دوای ئەواندا دەنێرم. ئەمیرە گەورەکانی دەوڵەت سەرکێشی ئەویان لە سەرەتای سەفەردا بەدڵ نەبوو. ئەوەیان بەلاوە باش بوو ئێستا کە ڕێگایان بەلای ئەودایە بە هەر بارێک بێ ڕامی بکەن، چونکە ئەگەر هات و ئەمیرخان کە لە نزیکانی دەرگای شایە والا ساری بکە و بەلاڕێدا بڕوا دەبێت لە ئەمیرەکانی دیکەی چاوەنۆڕی چی ببین. بۆیە وەسەر خۆیان نەهێنا و بە زمانێکی نەرم و خۆشلیان ڕاستپار خانەخوێی باش بێ و چەند شەوێک ڕامان بگرێ، جاکە چاومان پێکەوت لەسەر خۆڕاوێژی لێ دەکەین و ئەوەی قازانجی ئەوی تێدا بێ وا دەکەین. ئەمیرخان هەر جوابی نامە و پەیامی حەسەنخان و ئەمیرەکانی دیکەی نەداوە و لەسەر کە لە ڕەقی و کەلەوە کێشی خۆی تونتر ڕاوەستا. کە پێشەکی لەشکر گەیشتە ناوچەی بەرحکمی ئەو دەستەیەک لە کوردەکانی برادۆز بەرەنگاری بوون و لەگەڵ ئەو جەلالیانەی کە لە پێشدا بوون بە گژێکدا هاتن. دوو پیاوی جەلالی کوژان و چەند کەسیش لەم نێوەدا برینیان هێنا. حەسەنخان و ئەمیرەکان کە لەو ڕووداوە ئاگادار کران پیاوەکانیان جێراوە پاشەوە و شەڕ و کێشیان ڕاوەستاند و لە نێو فرسەقی قەڵا لە جێگایەکی پەسێ و هەڵگیاندا و لەشکریان خست. کوردەکان چوونەوە قەڵاوە و هۆردوگان وەبەر تۆپاندا. حەسەنخان دیسان پیاوی ناردەوە کن ئەمیرخان و هۆی ئەو ڕەفتارە نالەباری لێپرسی. هەرچی لەو لایەوە قسەی خۆش و دۆستانە کران ئەو پەڵپ و بیانووی سیرتری هێنا گۆڕێ و دەرگای دۆستایەتی و ئاشنایەتی داخست. تووشی هەرکەس لە قەزڵباش و جەلالی بووبان کە بۆ جێبەجێکردنی کاروباری پێویست لە هۆردووەوە دەردەکەوتن دەیان کوشت و ڕوتیان دەکردەوە. دووپاتبوونەوەی ئەو کارانە دوژمنایەتی لە نێو هەردوولادا بەهێزتر دەکرد. محەممەد پاشاش بۆ تۆڵە ئەستاندنەوە لە جەلالیەکان وەکارکەوت و پیاوەکانی پۆل تا بەر قەڵا دەچوون و لەو لاشەوە کوردەکان لیان وەخۆ دەکەوتن و بە پیریانەوە دەهاتن و
لە هەردوو لاوە چەند کەس دەکوژران و بریندار دەبوون. کار لە کار ترازا و شەڕ و کێشە گەرمتر بوو. هێندێک کەس لە جەلالیەکان کە لە محەممەد پاشا دوورودۆنگ بوون بە تایبەتی محەممەد بەجی برایتویل و دەست و پەیوەندەکانی بایانداوە و چوونەکن ئەمیر خان. بەو جۆرە نزیکەی 300-400 کەس لەگەڵ ئەو کەوتن. ئەوەش پتر ئەوی لە خۆبایی کرد و محەممەد پاشاش بە جارێکی هەراسان و جارز بوو. ئاگری دوژمنایەتی لە نێوان ئەواندا هەڵگیرسا. فەرمانی قەزا لەبارەی کوردایەخەکان دادرا و مڵک و وڵاتەکەیان داگیر کرا. حەسەن خان بە ناچاری لەوێن دەرێدا مەزرا و چلۆنایەتی بە پێچکی تەختی پادشا ڕاگەیاند. ئەو خەبەرە لە ئەردەویل بە عەرز گەیشت. وەک لە سەرەتاوە نووسیمان عالی جەناب ئیعتیمادالدەولە حاتمبەجی بۆ ئەو لای ڕەوانە فەرموو کە بە چاوێکی ژیرانە تەماشای ئەم سنوورانە بکە و ئەگەر ئەمیر خان هیچ جێمتمانە بێ دڵی بداتەوە و بە کەرەمی شاهانە هیواداری بکە. جەلالیەکان لە دەوری قەڵای ئەو ڕاگوێزیە و وەک ساڵان جێهەواریان بداتێ. 5,000 تومەن زێڕی نەقن لە خەزێنەی دارولمالی شاهانە وەربگرێ و بیدا بە جەلالیەکان. جا ئەگەر ئەمیر خان هەردا نەمەزرا و کە لە ڕەقی و کەلەوە کێشی کرد ئاوێکی بەو ئاگرە هەڵپڕژێنێ و مڵکەکانی ئەو بەسەر جەلالیەکاندا دابەش بکات تا لەوێ نیشتەجێبن و ئاسەواریش لە کوردەلا سارەکانی دیکە ببڕێ. باسی چوونەورمەی ئیعتیمادالدەولە و گەمارۆدانی قەڵای دمدم و کارەساتەکانی دەوری قەڵا کە عالی جەناب ئیعتیمادالدەولە لە ئەردەویلەوە هاتە تەورێز و لەگەڵ پیربوداخان حاکمی تەورێز و بەرخورداربەجی ئەنیسی تۆپچی باشی و تفەنگچیەکانی ئیسفەهانی و خوراسانی و تەورێزی باقی وەڕێکەوت 2000 کەسیش جەلالی کە لە تاڵانی قراچە ئەردەهانەوە دەگەڕانەوە لەگەڵ کەوتن. لە سەڵماز خانوەلەت غازی بەجی حاکمی ئەوێژ وێڕای ئەولیا بەجی کوڕی سەیفەدینە کوێرەی حاکمی ئەنزەلی و سۆما لەگەڵ لەشکر کەوتن. ڕۆژی سێشەمەی 26 شەعبان گەیشتە هۆردوی ورمێ. حەسەن خان و محەممەد پاشا و گەورەکانی بە پیریۆ هاتن و بە خزمەت گەیشتن و هۆردوو لە جێگایەکی باش دامەزرا. ڕۆژی دوایی جەنابی ئەتیمادالدەولە پیاوێکی باوەڕپێکراوی دەگەڵ مەلیک ئاغا محەممەدی تسۆچی کە ئاشنایەتی کۆنی لەگەڵ ئەمیرخان هەبوو ناردەکن ئەو. پاش ئامۆژگاری دۆستانە و خێرخۆیانە داوایان لێ کرد کە مل بدا و لە دەوروبەری قەڵا بۆ دیدار ئامادە بێ تا ڕێگایەک بۆ نێشتنی ناکۆچی و ناتەبایی بدۆزنەوە و دڵی ئەو بێننەوە جێ. ئەمیرخان ملی دا و لە قەڵا هاتە خوار و جەنابی وەزیریش بە چەند کەسەوە چوو. چاویان بە یەکتر کەوت و لە هەموو بابەتێک دوان. ئەمیرخان بە ئاسوپەڵازدا دەچوو بە فروفێڵ و درۆدەلەسە خۆی بە غوڵام و نۆکەرنیشان دەدا و دەیگوت لە ترسی بەرەڵایی و ئاکاری نالەباری جەلالیەکان و درودۆنجی لە بەرگریکردنی حەسەن خان پەنام بۆ ئەو چوار دیوارە هێناوە. محەممەد پاشا بە هیوای مڵک و ماشی منەوە منی لە خزمەت خاوەنشکۆ بۆ سۆ بەدناو کرد. ئێستەش تکام ئەوەیە جەنابی وەزیر لە خزمەت خاوەنشکۆ عوزرم بۆ بخوازێتەوە. لەو زستانەدا لێم گەڕێن بۆ خۆم نەبزوم. یەکێک لە کوڕەکانم لە خزمەت ئێوەدا دەنێرمە بارەگای بەرزی. جاکە بەهارێ خاوەنشکۆ بەرەو کوێستان هات بۆ خۆشم دێم بنڕیسمەی ماز دەکەم. جەنابی ئەتیمادالدەولە دڵنیای کرد هەموو شتی لێ قبوڵ دەکرێت بەو مەرجەی بەڵێنی خۆی بێنێتە جێ. بڕیار وادرا چونکە قەڵاداری ئەو دەنجی داوەتەوە بۆ ئەوەی خەڵک بزانن ئەو یاخی و سەرکێژ نییە بەخۆی و کەسوکار و دەست و پەیوەندیەوە بێتە نێو قزڵباش و لەگەڵ گەورەکان یەکتر ببین و هیچ ترسی نەبێ. ڕۆژێک ئەو میوانی ئەتیمادالدەولە بێ و ڕۆژێک ئەتیمادالدەولە میوانی ئەو بێ تا دەنگ و باسی نێوان خۆشی و یەکێتی ئەوان لەو سنوورە بڵاو بێتەوە. ئەمیرخان بەوە ڕازی بوو قەراریدا سبەینێ بێتە خوارێ. جەنابی وەزیر کۆڕێکی جوان و باشی ڕازاندەوە چونکە ئەمیرخان نەی دەویست چاوی بە جەلالیان کەوێ بڕیار درا تاقە کەسێک لەو تیرە لەم کۆڕەدا بەشدار نەبێ. ئەوی ڕۆژێ هەرچی چاوەنوار بوون سۆراغی ئەمیرخان نەبوو. دیسان ئاغا محەممەدی تسۆچیان ناردەکنی بزانێ بۆچی دیار نییە. پاش و توێژێکی زۆر بە ئاغا محەممەدی وت قسەی ڕاست ئەوەیە ڕیسپیەکانی برادۆز لە فێڵ و دەهۆی قزڵباش و جەلالی ئەمین نین و پیان وایە ئەتیمادالدەولە کە پیاوێکی تاجیک و خاوەن قەڵەمە پێشی ئەوانی پێناگیرێ و ئێمەی پێناپارێزرێ. بە کورتی یەخەی خۆم لەدەست ئێوە نانێم. ئەگەر بە قازانجی خۆمی بزانم کوڕێکم بە دیاری و پێشکەشەوە دەنێرمە خزمەت خاوەنشکۆ و ئەگەر خەیاڵێکی دیکەیان لەسەردایە ئەوە لەو حەوشە خزاوم و جگە لە قەڵاداری چارێکم نییە. کورتی ببڕینەوە لە بنەوەبڕی و ناپاچی ئەو ئاشکرا بوو. دیاریدا کەوت و وێژەکانی بۆ فرۆفێڵ و خۆبواردن بووە. ئەو قەڵاقایمە لە خۆی بایی کردووە و ڕێگای سەرەڕۆی و لاساری گرتوۆتە بەر. عالی جەناب ئیعتیمادالدەولە لەگەڵ ئەمیرەکان ڕاوێژیان کرد و هاتنە سەر ئەوە هێندە نەرم کێشی لە ڕاز ئەمیرخان بە هیچ بارێک لەگەڵ قازانجی دەوڵەت ناگونجێ. هاتنی وەزیری گەورە و باوەڕپێکراوی دەوڵەت بۆ بن قەڵای ئەو بە دەست بە تاڵی گەڕانەوەی زۆر شوورەیە و قوبوڵ ناکرێ. هەموو خۆیان لە قەڵاگرتن هەڵکرد.
خەبەریشیان بە پێچکی تەختی شار ڕاگەیاند